تاوەری تەندروستی سمارت بۆ دووەم جار و لە سەراستی جیهان دووەمین لوتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ ساز دەکات. لەم لوتکە جیهانییەدا نوێترین توێژینەوە و تەکنیکەکانی نەشتەرگەری و شێوازەکانی چارەسەرکردن لەلایەن پسپۆڕانی پێشەنگی جیهانەوە باز دەکرێن و دەخرێنە ڕوو. تاوەری تەندروستی سمارت لەم لوتکەیەدا پزیشکانی نەشتەرکاری خوێنبەرەکان، دەمارەکان، ئێسک و شکاوی، پسپۆڕی تیشک و سۆنەر، پسپۆڕی چارەسەری سروشتی، ڕۆماتیزم و پسپۆڕانی چارەسەری ئازار، پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان لە دەوری خۆی کۆ دەکاتەوە و پێکەوە ڕێگەچارێک بۆ ئەو نەخۆشانە دەدۆزنەوە کە بەدەست کۆنیشانەی دەرچەی سنگەوە دەناڵێنن. ئەم لوتکەیە دەرفەتێکی ناوازە دەرەخسێنێت بۆ ئاشنابوون بە نوێترین پێشکەوتنەکانی بوارەکە، ئاوبەشکردنی زانیاریەکان، گفتوگۆکردن لەسەر کەیسە ئاڵۆزەکان لەگەڵ هاوڵە نێودەوڵەتیەکاندا. کێ دەتوانێت بەشدار بێت لە دووهەمین لوتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگدا؟ بواری بەشداریکردن لە لوتکەی کۆنیشانەی دەرچەی سنگ کراوەیە بۆ کۆمەڵێکی فراوان لە پسپۆڕانی بواری پزیشکی، لەوانە پسپۆڕانی نەشتەرگەری سنگ، پسپۆڕانی نەشتەرگەری ئێسک و شکاوی، پسپۆڕانی نەشتەرگەری بۆڕێکانی خوێن، پزیشکانی مێشک و دەمار، پسپۆڕانی بەڕێوەبردننی ئازار، پسپۆڕانی چارەسەری سروشتی و پزیشکی فیزیایی، پسپۆڕانی تیشک، پزیشکانی ڕۆماتیزم، پسپۆڕانی پزیشکی وەرزشی، پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان، پزیشکانی فریاگوزاری خێرا و پزیشکانی بێهۆشکار. بەرواری دەستپێک 5/12/2024 کاتژمێر 8 بەیانی. شوێن تاوەری تەندروستی سمارت هۆڵی کۆنفرانس نەهۆمی 15. ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.